بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەرجەیەکەن سڵاوی خواتان لێبێ. خۆم بە خۆشحاڵ ئەزانم جارێکی تر لە ژێرخانەوە دێمەوە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست. بۆ ئەم جارە باس لە مەترسیەکانی مامەڵەکردن لەگەڵ دراوە دیجیتاڵیە گریمانەیەکان دەکەین. ئەو دراوانەی کە تەنها ناوێکە و هیچ پشتیوانیەکی بانکی و یاسایی نییە. بۆ بابەتەش لەگەڵ بەڕێز دکتۆرە نەرمین مەعروف ڕاگری کۆلێژی بازرگانی زانکۆی سلێمانی و هەڵگری ڕوانامەی دکتۆرە لە دارایی و بازرگانی نێودەوڵەتیەکان دەکەین. جا پێشی ئەوەی لەگەڵ میوانەکەم گفتوگۆ لەگەڵ لەسەر بابەتەکە بکەین، دوو بەڕێز کە لە بابەتی دراوە گریمانەیەکاندا کار دەکەن، یەکی لە هەولێر و یەک لە ئاکرێ، ئەو دوو بەڕێزە گوێمان لیان دەبێت و دواتریش دەگەڕێنەوە بۆ تاوتێکردنی بابەتەکان. فەرموون لەگەڵمان بن. سەرەتا ئەگەر ئێمەی ترێدەر یاخود ئێمەی کە لەم بازارەدا ئیش دەکەن بمانەوێتن کەسی بەرامبەر تێ بگەینین کە بڵێن دراوی ئەلکترۆنی چییە بۆمان قورسە، لەبەر ئەوەی 180 تاکی کورد نەگرێتت کارتی هەیە، نە ڤیزا کارتی هەیە، نە ماستەر کارتی هەیە، نە ئەکاونت بانکی هەیە. بووە کاتێک دەمانەوێتن لە باسی کریپتۆکرەنسی بوو بکەین، لەم کاتەدا ئێمە بەسەر هەموو ئەم شتانەدا باز دەدەین و باسی شتێکی تر بوو دەکەین کە ئەویش قورسە هەزمی بکات. لە سەرەتای دراوە ئەلکترۆنیەکان لە ساڵی 2009 کەسێکی ئاسیایی بە ناوی ساتۆشی ناکاماتۆ یەکەم دراوی ئەلکترۆنی بە ناوی بیتکۆین دروستی کرد. تا ئێستاش جیهان نازانێتن کە ئەم ساتۆشی ناکاماتۆوە کەسێکە، کۆمەڵە کەسێکن، گروپێکە، باندێکە، تەنها ئەوەندە معلومە کە ناوی ئەو کەسەی کە بیتکۆینی دروست کردووە ساتۆشی ناکاماتۆوە. ئێستا لە کوردستانیش زۆر مامەلەی بە دراوی ئەلکترۆنی دەکرێتن و ڕۆژانە گەنجی کوردراوی ئەلکترۆنی دەکرێت و دەفرۆشێتن. دەتوانین بڵێن ئەو مامەلایی کە بە دراوی ئەلکترۆنی دەکرێتن لە کوردستان بە شێوەیەکی زۆر کوێرانە پێدەگرێتن، چونکە دەبێتن بۆ ئەوەی بتوانی لە بازاری کریپتۆکرەنسی یاخود لە بازاری فۆرێکسدا مامەڵە بکەی، کڕین و فرۆشتن بکەی، دەبێتن یاساکانی چارت بزانی، دەبێتن بزانی کە ئەم بازارە لەسەر خواست و خستنە ڕوو جوڵە دەکاتن، دەبێتن یاساکان هەمویان بزانی بازارەکە تەحلیل بکەی و هەموو هەواڵەکان بیخوێنیەوە بۆ ئەوەی بتوانی کڕین یاخود فرۆشتنێکی گونجاو ئەنجام بدەیت. بەڵام لە هەرێمی کوردستان من وا دەبینم کە بە شێوەیەکی کوێرانە دەتوانی بڵێن وەک قمارکردن وایە. بۆ نمونە بینیومە کە کەسێک هەڵاستێتن دراوێکی ئەلکترۆنی دەکڕێتن بای 50 دەفتەر دەکڕێتن بەبێ ئەوەی هیچ تەحلیلێکی بۆ کوینەکە کردو بێتن، بۆ ئەو دراوە ئەلکترۆنیای کرده بێتن، بێ ئەوەی بزانێتن ئەم دراوە ئەلکترۆنیە چه پرۆژەیەکی هەیە، دەوێت چی بکاتن، دراوێکی باشە یاخود باش نییە. چونکە لە بازاردا لە ناو دراوە ئەلکترۆنیەکاندا هەندێک دراوی سکامیش هەن، دراوی مردوو هەن. ئەم هیچ لەم شتانە نازانێتن، تەنها پارەکە دایدەنێتن، دەڵێتن یان دێت یان دەچێتن کە ئەمە شتێکە لە قمارکردن دەچێتن، تەنها ناوی قمارکردن نییە، خۆی هەر ڕێسای قمارکردنە. بویە من دەبینم دەبێتن ئەم شتە لە ناو گەنجی کوردان نەمێنێتن و دەبێتن یاساکانی چارت بزانێتن، دەبێت لێکۆلینەوە لەو درەوانە بکاتن کە دەیەوێتن ئینڤستیت یا بکات بە کوێرانە نەیکاتن، چونکە ئەگەر بە کوێرانە مامەڵەکە بکاتن ئەوە وەکو قمار لێ دێتە ناچێتە خانەی ترێدەوە. ئەم دراوێشی دێسەڵایزە واتە دراوایکی گریمانەیە و لەژێر دەستی هیچ حکومەت و بانکێک نییە و خودی شخصەکان خودی خەڵک خاوەنی ئەم دراوەیە. ئێستادەکە لە کوردستان مانگانە سەروی 25 میلیۆن دلار ئاڵوگۆڕ بەم دراوە دیژیتالیانە دەکرێت و خەڵکێکی زۆر ڕۆژانە زیاد دێتە ناوی و کاری پێدەکا. لە ئێستادا لەلایەن گەنجەکانەوە خواستێکی زۆری لەسرە و لە جیهانیش خواستێکی زۆر لەسەر بیتکۆینی دراوە دیژیتالیەکان هەیە و بەشێک لە کۆمپانیەکان لە ئێستادا بۆ وەرگرتنی پارە بیتکۆین بەکاردێن و بەشێک لە ستۆریەکان بۆ فرۆشتنی کاڵاکانیان پشت بە بیتکۆین دەبەستن بۆ وەرگرتن و پشت بە دراوە دیژیتاڵیەکانی تر دەبەستن. جارێکی تر سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. بەڕێز دکتۆرە نەرمین مەعروف ڕاگری کۆلێژی بازرگانی زانکۆی سلێمانی و هەڵگری بڕوانامەی دکتۆرا لە
پسپۆری دارایی و بازرگانی نێودوڵەتی. دکتۆرە بەخێر بێن بۆ بەرنامەکەم، خۆشحاڵم هەرچەند کەمێک کێشەی دواکەوتنی بەرنامەکەمان بۆ دروست بوو. دکتۆرە هێشتا ئەو ڕوونکردنەوانەی ئەو بەرنامانەی لە کوردستانە کراون سەبارەت بە دراوە دیجیتاڵیەکان بینەر ناگاتە نەتیجەی کۆتایی کە دراوی دیجیتاڵی لەگەڵ دراوی دیجیتاڵی گریمانەیی جیاکاتۆ لە یەک و کامیان باشن کامیان خراپن. حەزەکەم ڕێک لێوە دەست پێ بکەین. خۆی ما پێوەستە بە ئاسی هۆشیاری ئابووری بە شێکی گشتی نەک تەنها بۆ بابەتی دراوە دیجیتاڵی و ئەلکترۆنیەکان بەڵکو بە شێکی گشتی هۆشیاری ئابووری لە لای کۆمەڵگەی ئێمە تا ڕادەیەک توانین بڵین لە ئاسی پێویستانیە لە ئاسی تمۆحانیە لەبەر ئەوە ئەمەوەی کردووە نەبوونی زانیاری و شارەزایی سەبارەت بە فاکتەرە ئابوووریەکان و گۆڕاوە ئابوووریەکان و داهێنانە ئابوووریەکان چ لە بواری دراوا بێ یاخود لە بوارەکانی چی وەبەرهێنان و زانستی ئابووریا بێ ئەو شارەزاییە نییە لە لای زۆرینەی خەڵک لەبەرەوە ئەمەوەی کردووە کەوا جۆرێک لە تێکەڵبوونیش یاخود ناڕوونیەک هەبێ لەلایەن باڵێ سەبارەت بە دراوە ئەلکترۆنیەکان هەر خودی خۆشی لەبەرەوەی کە بابەتێکی تا ڕادێکی هێشتا هەر نوێیە لەسەر ئاستی جیهانیش نەک تەنها لەسەر ئاستی هەرێمی کوردستان و کۆمەڵگەی خۆمان ئەمە وای کردووەکەوە تێگەیشتنی تەواو نەبێ بۆ ئەم داهێنانە نوێی کە بەرهەمی تەکنۆلۆژیایە بەڵام خۆی خزانۆتە ناو مامەڵە دارایی و بانکی و با بڵێن نەقدیەکانی شەوانێ وەکو داهێنانێکی نوێ لەبەرەوە ئەوەی کەوای کردووەکەوە تا ڕادەیەک زانیاری هۆشیاری لەسەر ئەم بابەتانە تا ڕادەیەکەم بێت. دراوی ئەلکترۆنی توانین بڵێن ئەو دراوەیە کە بنەمای یاسایی هەیە و بانقی مرکزی ئاگەیلێتی و لە ڕێگەی بانقەکانەوە خۆی لێرانە زۆر گرنگە گریمانەی بە بەشێکی گشتی پێویستە ینی ئەو زانیاری لای تاک هەبێ ئەمەش لەبەری کە خەڵک ڕاهاتووە ساڵانێکی زۆرە مێژوویکی دێرینی هەیە ئەم دراوەی کەواسە مامەڵی پێواکەین تا ڕادەی وا بڵێن ناسراوە لای هەموو تاکێک گەزانرێ ئەم دراوە چێەوە هەر دراوی ینی کە پێوتە دراوی بەرجەستە مەلموس وەکو ئەو دیناری کەوا ئەمە خۆمان هەمانە لە وڵاتی عێراقا یاخود وڵاتێکی کە دراوی نیشتیمانی خۆی هەیە یان تەنانەت دراوی وڵاتەکانی ترش کە مامەڵی پێوەکرێ لە بازرگانی نێودەوڵەتی یا بە زۆری ئەمانە مەئلوفن چکە بەرجەستان بەردەستەکەوێ ینی ئەتوانین بیبینین بە چاو سەرچاوەکەشی دیارەکە بانکی دەری کردووە بانکی دەری کردو خاوەنداریەتیە کات و بە هاکەی دیاریکراوە بە پێی ئەو مامەڵە بازرگانیانی کاواکرێ یاخود ئەو بانکە ناوەندی کە دەری کردو بە هاکەی بۆ دیاریگەکە لەبەرەوە ئەمە وای کردووە کە با بڵێن توین بەشێکی گشتی بڵین دوو جۆر دراو هەیە ئەم دراوی کە پێوترێ دراوی یاسایی یاخود دراوی بە شێوەکانی وەکوی کە وەکو نەقدێکی کە کاغەزە دەرچووە یاخود ئەو دراوانی کە بانکە کاغەزەکە لە بانقە و ژمارەکە لەسەر کارتەکەی دراوە کتابەکانیش کە پێوترێ وەکو دراوی حسابی پێوترێ هەندێجا پێوترێک دراوی وەدایە ئەمەی کە بانکە تیجارەکان لە شێوەی حساباتی جاریە ئەیکەنەوە بە مامەڵەکارانی خۆیان گرنگ ئەوەیە ئەم دوو جۆرەیان لەلایەن مؤسسەیەکی بانکی دیاریکراوە دەرەچێ و دراوە ئەلکترۆنیەکانیش ئەوانەی کەوا لەسەر ئەو حسابە بانکیانەی وەکو دیبیت کارت و کردیت کارت ئەوانە دەرەچن دیسانەوە هەر پەیوەستن بە مؤسسەیەکی نەقدی یاخود مالیەوانێ واتە خاوەنداریەتی بۆ کرێ لە بەرامبەرە ئەو دراوانن کەوا بەرجەستەنین ئفتیڕازین کە نقودی مشافرە یا کریپتۆکارنسی لەو جۆرەیانە کە پێوترێت دراوی لا مرکزی لە زۆربەی کاتە لەبەرەوەی کە سنترال نییە یاخود دەرکردنەکەی ناگەڕێتەوە بە بانکێکی ناوەندیە بۆ مؤسسەیەکی دارایی لەبەرەوە ئەمان نقودێکی مشافرە یاخود داتایە یان کۆدێکی دیاریکراوە کە لە ڕێگەی سیستمی بابڵێ ئەلکترۆنیەوانێ بە شێوەیەکی داتا ماینین تەشفیرەکرێ ئەو ژمارانە خاوەندارێتێک ئەکرێ هەر کەسێک بیکواتە شتێکی بەردەستە و مەلموز نییە کەوا خەڵکی دەستی تێوە بات و بڵێمە ئەو پارێ ینی وەکو هاو شێوەی پارە تەقلیدیەکەی کەوا هەیە. باشە دکتۆرە دروستکردن و گواستنەوە مامەڵە پێوەکردنی ئاسانە مەخاڵێکی باشە بەڵام وەکو باست کرد نەبوونی بنەمایەکی یاسایی نەبوونی بانقێکی مرکزی کە خاوەندارەتی لێ بکات نەبوونی مەرجەعێک لە کاتی کەسێک تووشی زەرروزیانە بێ بەهۆی مامەڵەکردنی لەگەڵ دراوە گریمانەیەکان کاتێک مەرجەعێکی یاساییت نییە پشتیوانیەکی بانقیت نییە ئاڵتونی پشتیوانی ئاڵتونت نییە ئەو کاتە هاوڵاتی بێت چۆن مامەڵە لەگەڵ ئەمەیەکە خۆی مەسەلەی مامەڵەکردنەکە چییە ئەساسن هەر خۆی کۆمەڵگەی مرۆڤایەتی دراوی بۆ چییە ئەمە پرسیارە ئەساسیەکەیە یعنی ئەساسن داهێنانی
کۆمەڵگەی مرۆڤایەتی بۆ دراواتە دروستکردنی درا بۆ ئەوەیەکەوە ئاڵوگۆڕ مامەڵێکردنی گۆڕۆفکردن و فرۆشتن ئاسان بکە هەر لە بنەڕەتەوانێت کاتێکیش کە ئەم دراوی کە ئێستا نەبووە کاڵایەک شمەکێک بەکارهێناوەکو ناوەندی ئاڵوگۆڕکردن پێش ئەویش ئاڵوگۆڕ هەر هەبووە بەڵام بە سیستمی شمەک بەشمگەوەتە کاڵایەک بەرامبەر بە کاڵایەکی تر بەڵام مرۆڤایەتی لە قۆناغێکی گەشەکردووی تری خۆیە بیری لەوە کردوەوە ئەکرێت شتێک ئەم ناوەندگیریە بکە لە بینی کڕیار و فرۆشیارە بەم شێوێ دروست بوو ئەم دراوە لە سەرەتای ڕەنگە شمەکێک بوو کاڵایەک بوو بێکەوە ئەو مجتەماع قبوڵیان کرد لە لای خۆیان بەرەبەرە تاوەکو کانزاکان دۆزراوەتەوە لە دوای کانزاکانیش لەنێوانە ئاڵتۆن و زی وەکو دوو دەگمەنترین کانزا دواتر بەرەبەرە کەشتە ئەوەی کەوا بەم شێوەی کە ئێستا هەیە کە پێوترێت دراوی کاغەز کە خۆی لە مادەیەکی هەرزان بەها دروستە کرێت بەڵام بەهۆی پاڵپشتێکی یاساییەوە ئەو مؤسسەیە ئەو بانکەی کەوا دەریەکە هێزێکی کڕینی پێ بەخشێ لە ڕووی قیمەتێکی ئیسمیەوانێک کە لەسەری تۆمار کراوە بۆ نمونەوە 25,000 دینارە ئەو 10,000 ئەو 5,000 بەڵام هێزی کڕینەکەی پێوەستە با بڵین ئەو شمەک و کاڵا خزمەتگوزاری کە لە بازارە لەگەڵ پڕی ئەو پارێکەوە ئەو شمەکاناکرێت کە پێوتری هێزی کڕینی پارە کە پێویستە بە ئاسی گشتی نرخەکانەوە ئەم سەربوردەیە بوو ئەوەیەکەوە بڵێن دەرکردنی ئەو دراوانە لە ئەسڵا لە بنەڕەتە بۆی کەوا کۆمەلگا قبولی بکە مشتەما قبولی کاجاو کۆمەلگای هەر کەس شوێنێک بێ وڵاتێک بێ یاخود کۆمەڵە خەڵکێک بوو بێ لە ئەساسا ئەوکتمان بۆ کەوا کار ئاسانی بۆ بکە لە ئاڵوگۆڕکردنە کەواتە فەلسفەی دروستکردنی دراو ئەمەیە بۆیە لەگەڵ گەشەکردنی شێوەکانی دراوە وەکوتمان تاوەکو ئێساکە گەشتە دراوی ئەلەکترۆنی بۆ ئەوەیەکەوە مامەڵەی کڕین و فرۆشتنەکە ئاسان بکات تێچوونەکەی کەمتر بێ ماوەی ئەو معاملەکردنە کەم بکاتەوە کورت بکاتەوە ئەمەیە ئەساسەن فەلسفەی درا ئێمە دراومان لە سەرەتایە بۆ ئەمە پێویستە دواترێژ بۆ ئەوەیەکەوە پێوانەی بەهای شتەکانی پێ بکەین پێوانەی بەها اقتصادیەکانی پێ بکەین تۆ چەندێکە کارەکەی کەسێکیکە کارەکە کەسێکیکە لە بوارێکیکە کارەکە ئەو ڕەنجێکەیە ئەو ماندووبوونێکە ئەیە بە قیمەتی اقتصادی بای چەنە و کاتێک شتەکان ئاڵوگۆڕەکەین لە بازارە بزانین چەندێک بە چەندێک بگۆڕینەوە کەواتە بێ پێوەرێکمان هەبێ کە ئەم پێوانەکردمان بۆ ئاسام کە هاوشەوەی هەموو شتەکانی ترمان کە پێوانەی هەیە لە ژیانمانە کەواتە بێ قیمەتە اقتصادیەکانیش پێوەرێک هەبێ پێوانەی بکە ئەمەیان گرانترەوە هەرزانترە ئەمە زۆرترەوە کەمتر ئەمە کێیەکە دیسانەوە ئەمە پارە ئەیکا پارەم ئاسانکاری کردو ئەکەی بە شتەکانی کەش بکەین بەڵام ئەو کاتە پیوانەکردنەکە قورسە بێ ئێمە توانین قیمەتی ئەم پەرداخە ئاوە بە کاڵایەکی تر پیوانە بکەین بەڵام ئەم پەرداخە ئاوە بەرامبەر بە چەند شتی ترەتوانین ئاڵوگۆڕی بکەین ئەمە قورسە بۆیە پارە ئەم کار ئاسانی کردو لە دوای ئەمانەش ئەکرێ پارە ببێ بە مەخزنێک کۆگایەک بۆ هەڵگرتنی سامانەکان قیمەتە اقتصادیەکان بەڵام بێگومان شتی تریش هەیە کەواتە ئێستاکە ئەم گەشەکردانەی کە هەمووی لە ڕووی مێژوویەوە کە بەسەر دراوە هاتووە بۆ ئەوەیەکەوە جار بۆ جار لە دروستکردنی شێوازێکی نوێتری دراو ئەم معاملەیە بە خێراتر بڕوە لە بینی کڕیار و فرۆشترا چونکە هەتاوەکو مامەڵە ئابوووریەکان ئاڵۆگۆڕ خێراتر بێ ئینتاج زۆرترێکە بێ هەتاوەکو بەرهەمێنان و ئینتاج زۆرتر بێ سلاح و خەدەمات کاڵا و شمەکەکان دروست دەکرێن لایەن مرۆڤ زۆرترێکە بێ ئەو کاتە ئاستی بەکارهێنان بەرزە بێتەوە خۆشگوزەرانی و ڕەفاهیەت زیاترێکە بێ ئەمەیە فەلسفەی وەکوتمان دروستکردنی دراو لەبەرەوە کاتێکە بەڕێزت باز لەواکەی کە دراوێک ئەگەر پاڵپشتی یاسایی نەبێت چۆن مامەڵەکردنی پێوە بکرێتەوەتە پرسیارەکە ئەمەیە ینی ئێمە چی والیمەکە مامەڵە بەدراوێک کۆ بکەم کە پاڵپشتی یاسایی نەبێ ینی بۆچی بیکەم ئەمە ئایا بۆ ئەوەیەکەوە من ناوەند بێ بۆ ئاڵوگۆڕکردن ئەمەش پرسیارێکی گرنگە لە سەرەتایە باشە دکتۆرە ئەو ئەرکانی کە دراو تاوەکو ئێستا دراوێکی یاسایی هەڵی گرتووە ئەگەر هەمان ئەو ئەرکانە ئەو ئیشانە گە دراوێکی گریمانەیی بیکات ئەبێتە ینی متمانی بای ئەوە متمانە بەدەست بێنێ لەلایەن بەکارێنەرەکانیەوە توانین بڵین تەواو یەکسان هەر دراوێک بۆی کەوا بتوانێت ئەو وەزیفە سەرەکیانی کەوا باسمان کرد لەگەڵ وەزیفە سانەوەیەکانی خۆی بە ئەنجام بگەێنێ کۆمەڵە مەرج و خەسائیس هەیە کە بێت یای بێکێک لەوانە بێ بە هاکەی جێگیر بێ ینی ئەوە نییە ئەمڕۆ قیمەتێکی هەبێ سبەینە قیمەتێکی هەبێ دووسبەی قیمەتێکی تری هەبێت چونکە ئەو کاتە مامەڵەکاران ناوێرن من ئەگەر بەرهەمێکم کاڵایەکم هەبێ ناوێرم بیگۆڕمەوە بۆ پارێ لە مقابلی ئەوەی کەوا بەرهەمەکەی خۆم بفرۆشم چونکە ئەترسم ئەو قیمەتەی کەم بکە وەلەوانەشە زیاد بکە بەڵام ئەمە نادڵنیاییە چکە لاانێک بۆ کەسێک کە دەستیەکەوێ قانزاچ بکە بۆ کەسێک کە ڕەنگە زیانی هەبێ لەبەرەوە لە ئێستاە ناجێگیری بەهای ئەم دراوە دیجیتالیانەکە هەیە ئەمەیەکێکە لەو فاکترانەیەکەوە بەراورد بە دراوە تەقلیدیەکان لە مەسلحەتی دراوە دیجیتالەکان نییە چونکە بەردەوام بەهاکانیان ناجێگیرە خاڵێکی ترەوەیە کە پارە ئەبێ بۆ هەموو تاکێکی کۆمەلگا بێ ینی ئێستا ئێمە ئەم دراوە تەقلیدیەکەوا پێمانە هەموو کەسێک توانێت مامەڵەی پێ بکات جا چ شارەزای بواری
ئابووری و دراو بێ یاخود شارەزانە بێ توانین بڵین لە شار بێ لە لاجێ بێ مناڵ بێ گەنج بێ پیر بێ ئەتوانێت مامەڵەی پێوە بکات چونکە ناسراوە و دیاریکراوە قیمەتێکی دیاریکراوە جهتێکی شێ بەرپرسیارەتی خۆی لە بەرامبەریا دەرکەوت بەڵام لە دراوە دیجیتاڵەکانە ئەمە نییە چونکە هەموو کەس خۆشارەزای یارێکێک لەو بەڕێزانێکەوە باسی کرد لە پێشکی بەرنامەکەیە ئەوەیەکەوە هەموو خەڵکی ئێمە شارەزایی لە بەکارهێنانی تۆڕی ئەنتەرنێت و ئەم جۆرێتی مامەڵەکردن بەم جۆرە دراوانەوە نییە کەواتە ئەمە ژواکە ئەو سیفەتەی خۆی لە دەست باکەوە مەترسی مامەڵەکە زیاترەکە کە خەڵک وشیاری پێویستی نییە بەڵێ خۆی ئەگەر شارەزایم لێ نەبێت کەواتە من چۆن مامەڵی پێ بکەم چۆن ببێ بە ناوەندێکی کڕین و فرۆشتن پاشان پێویستە دراوە بێکەوە بۆ مامەڵی گەورە و بچووکیش بەکار بهێنرێ یعنی ئێمە ئەم دراوەی کەوە لە بەردەستی خۆمانایە بۆ بچووکترین مامەڵە بەکارێنین تاوەکو گەورەترین بەڵام لە هەندێک لە ئێستاە بەهۆی ئەو مزارەبانەی کاکرێ بەم دراوە دیجیتالیانەوە بەهاکە هێندە بەرز بۆتەوە بۆ مامەڵی بچووک بەکار نایێت ئەمەشێکیکە لەو هۆکارانی کەوا کات کە بڵین ئەم دراوە ناتوانێت دەوری دراوە تەقلیدیەکان ببینێ یەک خاڵی کەش کە زۆ گرنگە ئەوەیە کاتێکە بڕی ئەو پارەی کاخرێتە بازارەوە ینی لایەن بانکی ناوەندیوەکو ئەم دراوە تەقلیدیە بڕی ئەو پارەیە کۆنتترۆڵەکرێ لایەن بانکی ناوەندەوە چونکە بە پێی پێویستی ئابووری زیاد و کەمی پێەکە بەڵام ئەم دراوە دیجیتالێنە کەمیتێکی دیاریکرا و لیمیتیدی هەیە محدودی هەیە کە ئەمە مانایوە ئەگەر زۆر خواز لەسەری زیابێ وەکو ئێستا کە ئەم لەم فترەی ئەخیرا بەهاکەی زۆر بەرز دەبێتەوە بەڵام خۆ ناتوانێت بە ئاسانی بڕی ئەو دراوە دیجیتالیانە زیاد بکرێ بە پێی ئەو خواستێکەوە لەسەرەتی تاوەکو نرخەکە هێندە بەرز نەبێتەوەنێ چونکە تێچووی دروستکردنی ئەم دراوانە زۆرە ینی بە تایبەتی ئەو وزە و کارەبا و پێداویستیانەی وەکو تەکنۆلۆژیا کە پێویستن بە دروستکردنی ئەم دراوە ئەلکترۆنیە تێچووکی زۆری هەیە کەواتە ئەمە واکە هەر خۆی بۆ خۆی دراوەکە کولفەیەکی زۆری هەبێ واکە هەموو کەسێ ناتوانێت دەستی کەوێ و ناتوانێت کەمیەتەکەی بە پێی پێویستی بازار یاخود خواست فراهەم بکرێت لەبەرەوە ئەمانە ئەو گرنگترین جیاوازیانان کە لە بینی دراوی تەقلیدی و لە بینی ئەم دراوە دیجیتالیانە دەستگای میدیایی جەزیرە راپۆرتێکی کردووەڵێ لە سەدا 97 پشکەکانی بتکۆین لەلایەن لە سەدا 4 بەکارهێنەرەکانیەوە خاوەنداریەتی ئەکرێت ینی ئەمە مەترسی ئەمە ماوەمان پێڵێکەوە ئەم دراوی بیتکۆین و یاخود هاوشێوەکانی هێندەی چاوی لێ ئەکرێ وەکو وەسیلەیەک بۆ ئیسtismarکردنی پارە بە شێوەیەکی دارایی هێندە چاوی لێ ناکرێ وەکو دراوەکو وەسڵ لی تەبادل و مقیاس القیمە ینی کەواتە هاوشێوەی هەر بازرگانەیەکی تیکرد یاخود شاوشێوی هەر جۆر ئیسtismarێکی تر با بڵێن لە بۆرسەیە کە بە ئەسوم و سەنەداتەکرێ یاخود ئیسtismار لە نەوتە ئەکرێ یاخود ئیسtismار لە زێڕاکرێ یاخود هەشتێکی تری گران بەها ئێستا ئەو ینی بەشێک لە وەبەرهێنەران ڕویان کردوتە وەبەرهێنان لەم دراوە دیجیتالیانە بە حکومی کوتمان کەمیەتەکەی محدودە و خواستیش لەسەری زیایی کردو نرخەکەی بەرز کردوتەوە لەبەرەوە بینی سەرمایە ڕووی کردوتە ئەم جۆرە وەبەرهێنانە لەبەرەوە ئەمە پێمانەڵێ ئەم داهێنانە تەکنۆلۆژیە کە پێوێترە دراوی دیجیتالی وەکو وەزیفەی دراو سەیری ناکرێت ڕاست توانێت بەکار بهێنێت بۆ کڕین و فرۆشتن بە شێوەیەکی دیاریکرا بۆ هەندێک مامەڵە لە ڕێگەی تۆڕی ئەنتەرنێتەوانێ بەڵام هێندەی سەیری ئەکرێ وەکو ئەسست وەکو مەوجودێک وەکو ئوسوڵێکی دارایی هێندە مامەڵە و کاری پێ ناکرێ وەکو ناوەندێکی ئاڵوگۆڕکردن وەکو دراوە تەقلیدیەکە هەڵاوسان دروست ناکە بۆ نمونە لە عێراق وەرێمی کوردستان بڕێک پارە دێتە ئەم وڵاتەوە بەبێ هیچ چاودێریەکی بانقی ناوەندی و بانقەکانی تریش و با بڵین وەبەرهێنانێک ئیش و کارێک کاسبیەک دێتە وڵاتەوە لە دەرەوەی سیستەمی بانقی و چاودێری بانقی ناوەندی کێشەی هەڵاوسان دروست ناکات کێشە هەڵاوسان دروست ناکات وەکو هەڵاوسان چونکە هەڵاوسان چییە بریتە لە بەرزبوونی ئاسی گشتی نرخەکان کاتێک ئەم هەڵاوسانە دروستە بێ ئەگەر هات و پارەیەکی زۆر بێوێ شتێکی کەم بکڕێ خۆ ئەو پارە دیجیتالیانە هەلە ناو خۆیان تەوزیفەکرێتەوە ئیسtismarێکەوە هەر پارەیە چێتە ناویەوە چێتە ناویوانێ لێرانە وەکو وەزیفەی مەخزان للقیمە سەیراکرێ نەک وەکو وەزیفەی و کووتمان ناوەندی ئاڵوگۆڕکردن و پێوانەیەک بۆ بەهای پێوانەکان بەڵکو بۆ سامان چۆنکە مەسەلەن چۆن کەسێک پارەی هەیە دەوڵەمەنە لە جیاتیەوەی کەوا خانوبەرە بکرێ ئۆتۆمبیل بکرێ ئاڵتون بکرێ شتی گرانبەها بکرێت چێ ئەم دراوە دیجیتالیان ناکرێنی کەواتە وەکو شێوەیەکی کۆگایەک وەکو مەخزانێک بۆ هەڵگرتنی سەرۆت و سامانەکەی ینی سەیرێکاوە بەڵام جوڵەیەک دروستەکات لە کۆتایە خواستێکیش بەڵام خواز لەسەر خۆی زیاکە خۆ ینی ئەوە ناچێتە بواری وەبەرهێنانی حەقیقیەوە ئەمێکی
یەکێکی ترە لەو با بڵێن لایەنە نەرێنیانەی دراوە دیجیتاڵەکان ئەوەیەکەوە چەندێک بەهاکەی زیاکە چ پەیوەستێکی هەیە بە قتاعی حەقیقیەوە بە کەرتی بەرهێمنانی کاڵا و شمەکەوە ینی چەندێک خەڵکە خاتە سەرکاروانە چەندێک ئەبێتە هۆی بەگەرخستنی ئەناسرەکانی ئینتاژ فاکتەرەکانی بەرهێمنان چەندێک کاڵا و شمەکی ناوخۆیی زیاکە یا با لە ناوخۆیانە بێ لە وڵاتێکی کە زیایکە ئەو کاریگەریەی نییە واتە هەر خۆیەتی ئەکڕێەوە فرۆشتێ بەهۆی مزارەبەوە بەهاکەی زیاکە خواستێکی زۆر لەسەری زیاکە قیمەتەکەی بەرزە بێتەوانێ ئەو خەڵکانەی کە ڕەنگە فترەی پێشەستا کڕی بێتیان ئێستا بەهۆی زیادبوونی خوازە سەرەوە قازاجێکی زیاتر بکەن ئەگەر بیانە بیفرۆشتنەوە لەبەوەی کە خواست لەسەر زیایی کردو بەهاکەی زیایی کرد بەڵام ئەم زیادبوونە سوودێکی گەیانەوە بە ئابووری بەعکسەوە بڕێک پارەی کە لە قطاع اقتصادی حقیقەکانیشەوە بەرهەم هاتووە بەدەستکەوتووە لێچوون نەزیفێکی ئابووریشی دروست کردووە ئەتوانین بڵێ لەبەرەوەی کە ئەگەر هاتوو ئەو چەندێک بەهای بەشێک لە پارەی وڵاتەیەکێک لە ئەو بەڕێزانەی کە لە سەرەتای بەرنامەکەەوە قسەی کرد باسیەوە کرد کە لە هەرێمی کوردستان ڕۆژانە یان هەفتانە بە پارێکی زۆر ئەمە خۆی بۆ خۆی چماپێڵە ئەمە پێمانەڵێ بە هۆی بتکۆینەوە بەڵێمە پێمانەڵێ پارەیەکی زۆر لە وڵاتەیە هەیە بەڵام ئاراستەیەکی ڕاستی بۆ بەرهێنان نەکراوە خۆیمە کاتێکاڵین هۆکارەکانی بەرهێمنان دووچارەوە داتەپینی ئابووری بەڵێ بە دڵنیاییەوە مە بەسم لێرانەمێ ڕوونکەمەوە کاتێکاڵین بێکاری هەرەوە نیە تا تەنها مرۆڤەکان بێکار بن دەستی کار بێکار بێ سەرمایە ئەکرێ بێکار بێ کاتێکە سەرمایە بێکارە بێ واتە هەلێکی بۆ بەرهێنانی نییە لە بەردەمیاکەوە ئەو پارێتیا بەگەڕ بخرێ بێتە هۆی بەگەرخستنی هۆکارەکانی تری بەرهێنان و وەڕەخساندنی هەلکارکردن و هەروەها زیادکردنی بەرهەمهێنانی خۆماڵی و نەتەوەیی کەواتە ڕووەکاتێکی ڕووکاتە ئەم جۆرە وە بەرهێنانە داراییانە کە لە ئێستا بەهۆی ئەوەی کەوا تەکنەلۆژیا هەیەەوە بەهۆی جیهانگیریەوانەیە واکەکەوە تاکێکی کورد یاخود هەر هاوڵاتێک لە هەر شوێنێکی دنیاە بێ بە ئاسانی بگاتە ئەو ئەگەر تۆزێک شارەزایە بێ بگاتە ئەم جۆرە و بەرهێنانانە و ئەو پارێکەوە هەیەی کە نازانێت لە چوا یاخود ئێوە بۆی قازاجێکی خێرای لێ بکە لەم جۆرەوە بەرهێنانە ناتەژغیلیکە ئەنا ئەگەر بێت و هەلی و بەرهێنان لە ناو خۆیان بۆ نمونە هەبێ لە جیاتیەوەیکەوە پارە لەم جۆرە دراوە دیجیتاڵیانەیە بەگەڕ بخرێ بۆ دەستکەوتنی قازار ئەکرێ کارگەی پێ دروست کرێ پرۆژە پێ دروست بکرێ بکەوێتەوەیکەوە بەرهەمی خۆماڵی پێزیاد ئەگەر سەرمایە بوەستێت ئەو کاتە دەستی کاری شەوەستێنێ وایە بێگومانە یعنی یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی بێکاری لەماوەی ئەم چەند ساڵی ڕابردووەوەیکەوە بەرهێنان پاشەکشەی کردووە چوە بەرهێنانی خۆماڵی یاخود بەرهێنانی بیانی بەهۆی ئەو بارودۆخی قەیرانی دارایی و شەڕی دژ بەداعش و ئەمانە وای کردووە ژینگەی وەبەرهێنانی لاواز کردووە جۆرێک لە ڕەشببینی لای وەبەرهێنەران هەیە ئەمە وای کردووە پارەکانیان بەگەڕ نەخان لە بواری وەبەرهێنانی ڕاستەقینەوەی کە پێوترێ سلع و خەدەما دروستکردنی شمەک و کاڵا و خزمەت گوزاریەکان لەبەرەوە ئەم سەرمایە ئەگەر کۆبەوە و هەلی وەبەرهێنانی نەبوو لە سێکتەری حەقیقیە و لە بەرامبەریشە ئێمە یەکێکین لە وڵاتانەیەکەوە بۆرسەی داراییمان ئەتوانم بڵێم ینی زۆر لاوازە لە نزیکە لە نەبوونەوانێ لەبەرەوە ئەگەر ئەسوم و سەنەداتی شەریکات نەبێ ئەو سەرمایە لە ڕووی داراییەوە ئیسtismاری تیا بکە کەناڵێک بخۆی دۆزێتەوانێ بۆ وەبەرهێنان کە لە ئێستا ئەم کەناڵە چیە ئەم جۆرە دراوە دیجیتاڵیانەیە کەوا بەڕێکی زۆر لە سەرمای خۆماڵی سەرمای نەتەوەی تایە تەژغیلە کرێوە ئەمە جۆرێکە لە نازام گریمانەیە لەوانەیە قازاج بکەوە لەوانەشە لە پڕێکا قازاج نەکا زیانی بەرکێ دکتۆرە یارمەتیم دە بە لێدوانێکی کورتی دکتۆر باسم قەمەر کە مامۆستای ئابووریە لە زانکۆی مۆناکۆی نێودوڵەتی فەڕەنسی و ڕاوێژکاری پێشووی سندوقی دراوی نێودوڵەتی بووە لەسەر داوای ئێمە کورتە ڤیددیوەیەکی بۆ نردوین ڕای خۆی لەسەرم بابەتە وتووە با لەگەڵ بینەران ببینین و بەردەوامی لە گفتوگۆکانمان. السؤال النهارده بيدور حول العملات الإلكترونية ما يسمى بالكريبتو كرنسي وإيه أثرها السلبية اللي قد تكون موجودة وإيه اللي ممكن يكون أثرها على الاقتصاد في دولة العراق الشقيقة. طب السلبيات ممكن تكون إيه؟ أولا بيكون في درجة من التطاير عالية جدا في سعر هذه العملات فجأة ينخفض سعر هذه العملة 50% فجأة يرتفع سعر هذه العملة ارتفاعات شديدة. الارتفاع بيحقق أرباح أكيد للمتعاملين والانخفاض بيحقق خسائر كتير جدا.
ايه اللي ممكن يحدد للمتعامل والمستثمر في البيتكوين او في اي نوع من انواع هذه العملات الكريبتو كرنسي اذا كان هيحقق ربح او خساره؟ ما فيش، ده عرضه لعرض وطلب وتقلبات ومفاجآت، وبالتالي المتعامل ما هوش عارف، وطالما مش عارف لكنه بيضارب، مجرد مضاربه، والله لو طلع هكسب لو نزل هخسر، ودي طبعا شيء غير حميد والخسائر بتكون عاليه. طيب من هو المتحكم في هذه العمله؟ من الذي يتحكم في ارتفاع سعرها وانخفاض سعرها؟ هل لو اتحد بعض المتعاملين كبار المتعاملين واتحدوا على الشراء هيرفعوا السعر، وبالتالي صغار المستثمرين هيخشوا يسرعوا للشراء، وبالتالي كبار المشترين يحققوا أرباح، ولما يحقق أرباح يبيع، وصغار المشترين يحققوا خسائر. من ضمن السلبيات أيضا أين يعني توضع هذه الأموال؟ لا توجد في البنوك، احنا ما عندناش خزنة في البيت ممكن نحط فيها هذه العملة، هي موجودة على الإنترنت، يعني ممكن تكون عرضة أيضا للقرصنة، إن يخش بعض القراصنة الإلكترونيين ويسرق البيتكوين اللي موجود عندك، فلا بد من عمل محافظ إلكترونية للحفاظ على هذه العملة. بالتالي دي كلها ممكن تكون إشكاليات. طب الوضع في دولة العراق الشقيقة، هل مدى وعي المواطن العراقي المستثمر تكفي لأن هو يكون مستوعب تماما هذه الأخطار وبيعمل قراراته الاستثمارية بناء على علم مش بناء على مضاربة بحتة؟ إذا تأتى للمتعامل هذا العلم واللي هو صعب الحصول عليه أصلا، وبالتالي ممكن جدا يكون هذا الاستثمار ناتج عن مجهود وناتج عن تفكير وتحليل مسبق، وبالتالي ممكن يكون إمكانيات الربحية أعلى من إمكانيات الخسائر. لكن لو كان الموضوع مجرد الهرولة وراء إعلانات بتتم للترويج لهذه العملات فيسرع المتعاملين لشرائها خوفا من انخفاض سعر صرف العملة المحلية وعدم الثقة في الدولار، الرغبة في تنويع المحفظة بدون العلم إذا كان هذا فيه مخاطرة أو احتمال الخسارة عالي، فبالتالي ده يكون نوع من المضاربة الغير مجدية، وقد تؤدي في النهاية إلى مشاكل وإلى خسائر المستثمرين. بینەرانی بەڕێز و خۆشەویست، جارێکی تر سڵاوتان لێبێ. دکتۆرە باسی لە بەرزبوونەوە و نزمبوونەوەی کتوپڕی نرخەکان کرد لەو دراوانەیە. پرسیاری لەسەرەوە کرد کە تاوەکو ئێستا نازانرێت کێ بڕیاردەرە لەم دراوانە و کێ نرخەکان دیاریەکە کە نرخەکان بەرز و نزمەکاتەوە. ئەمجا تەلەفبوونی پارەی باس کرد و پرسیاری لەسەرەوە کرد کە ئایا وشیاری تاکی ئێمە کە ئەچێتە ئەم جۆرە بازاڕانەوە بای ئەوەیە کە بتوانێت مامەڵیان لەگەڵا بکە. بەڕێستان چتانە بوو لەسەر بەڵێ هەروە هاوڕایین ئێمە لەگەڵ ئەوەی کە بەڕێز تۆ باسی کردەوەیە کە ینی هەروەکو لە سەرەتا بەشا باسمان کرد هۆشیاری ئابووری هەرخۆی بە گشتی کەمە لای تاکی ئێمە جاوەرە هۆشیاری سەبارەت بەم جۆرە دراوە کە خۆی بۆ خۆی پێیوەستە بە زانین و شارەزایی لە بەکارهێنانی تۆڕی ئەنتەرنێت و چۆنێتی داخڵبوون بەم بازاڕە داراییانە و کڕین و فرۆشت مامەڵەکردن پێوە کە ئەمە زۆربەی کات بە زمانی ئینگلیزیە، یعنی و کەسە بێ شارەزایەکی هەبێتەنە نەکردنها لە بواری تەکنۆلۆژیا بەڵکو لە زمانی ئینگلیزیە بتوانێت کڕین و فرۆشتنی پێوە بکە کە ئەمە لای هەموو تاکێک فراهەم نابێ. ئەوەی کە دکتۆر باسی کرد کێمەش باسمان لێوەکرەوەیەکەوە مزارەبەکردن بەم دراوە دیجیتاڵیانەوە وای کردووەکەوە بەهاکەی بەرز بێتەوە، بەڵام ئەگەری ئەوەش هەروەکو چۆن بەهاکەی بەرز بێتەوە لە پڕێکا بەهاکەی کەم بێتەوە، بۆ نمونە گەدراوێکی تر دروست ببێ سیقە و متمانی کڕیاران و مامەڵەکاران زیاتر بێ وەک لەو دراوی بیتکۆینە، ئەوە واز لە بیتکۆینە هێنرێ و ڕۆکەنە کڕینی ئەو دراوەی تر بەم شێق نرخی ئەو دابەزێ و نرخی ئەویان بەرزە بێتەوە، یان ئەگەر دۆخی دارایی و ئەفۆن دۆخی ئابووری جیهان بە شێوەیەک بێکەوە
شتەکان ئاسایی بێتەوە ئێستا ینی ئەمی کە ئێستا ڕوویاوە زیاتر دەرهاویشتەی ئەو قەیرانە دارایی ئابووری و قەیرانی پەیوەست بە کۆرۆنا و ئەو دۆخە ئابووری و دۆخە تەندروستی کە لەسەر جیهانە دروست بووە وای کردووە کەوا چالاکی ئابووری لە هەموو وڵاتانی جیهانە سنووردار بێکەم بێتەوە لەبەرەوە ئەم سەرمایانە ڕووەکەنە ئەم جۆرە وەبەرهێنانانە بەڵام ئەگەر دۆخی ئابووری جیهان ئاسایی بێتەوانە کۆنتترۆلی پەتای کۆرۆنا بکرێت چالاکی ئابووری حەقیقەکان جارێکی تر فراوان ببنەوانێ بێگومان ئەم سەرمایانەش جارێکی کە ڕۆکەنەوانێ کارگەکان و ڕۆکەن و بوارەکانی تری وەبەرهێنا ڕەنگە خواست لەسەر ئەم جۆرە دراوانە کەم ببێتەوانێ بۆ شێژ دیتان بەهاکەی بێتەوە خوارەوە کەواتە ئەم دراوانەوە کووتمان مزارەبەکردن پێی وای کردووە بەهاکەی بەرزە بێتەوانێ لە دۆخێکە یا خۆ نزم بێتەوانێت لە دۆخێکی ترە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لێرانەیە ئەم جۆرە وەبەرهێنانە ڕاستە ئێمە ینی مافی هەموو تاکێکەکەەوە کاتێک کە پرۆژەیەکەکە وەبەرهێنانێکە قانزاجی دەستکەوێەوە تا قانزاجی خێرا و زۆری دەستکەوێ بۆ خۆی باشترەکە بێگومان بەڵام لەم جۆرە وەبەرهێنانەی دراوە دیجیتاڵەکانە جگە لە خاوەنی کڕیار یاخود خاوەنی دراوە دیجیتالێکە چی کە مستەفیدە ئێمە لە وەبەرهێنانی تەقلیدیە ینی کاتێک کە دەوڵەمەندێک سەرمایهدارێک وەبەرهێنەرێک بڕێک پارە خاتە پرۆژەیەکەوە وێڕایەوەیکەوە خۆی قانزاجەکە ئابووری ئەو وڵاتش قانزاجەکە خەڵکی ئەو وڵاتش قانزاجەکە هەلی کار ئەڕەخسێنێ بەرهەم زیاکات هەناردە زیاکە هاوردەکەمە بێتەوانێ مامەڵە ئابوووریەکان بەم شێوەیە ینی سوودەکە تەنها بۆ گیرفانی خۆی نییە بەڵکو بۆ خەڵکانی تریشە بەڵام لەم جۆرە وەبەرهێنانە لە بواری دراوە دیجیتالەکانە زیان و قانزاج تەنها ئەتوانین یەکەم جار بۆ کێیە بۆ کەسەکە خۆیەتی بەڵام دواتر ئابووریش زیانی لێکە چکە ئەگەر ئەو پارەیە لە جیاتەوەی لە دراوێکی دیجیتالیە مەسەلەن وەبەرهێنانی تیا بکرایە ئەگەر وەکوتمان لە بواری حەقیقیە لە ناو خۆیە یاخود لە شوێنێکی ترە ئەگەر ئیسیسمارێکی ڕاستەقینەی پێ بکرایە پرۆژێکی پێدا بمەزرایە بێگومان قانزاجی بە خەڵکانی تریژەکەیان کەواتە زیانەکە ڕاستە یەکەم جار بەر کەسەکە خۆیەکە بەڵام زیان بەر ئابووری شەرەکەوێت چکە دوجار ئێمە کاتێک ڕاستە سامانەکانمان هینی خۆمانە بەڵام بە هەموو بەکوی هەمووشمان پێوترە سامانی نەتەوەکەمان کەواتە تەنها ئەوە نییە زیانەکە سێبکە بەڵکو لە وڵاتەکەش زیانەکە. دکتۆرە بانقی ناوەندی ئەوروپی بانقی ئینگلتەرا بانقی تەسووی نێودەوڵەتی بانقی مرکزی سنگافورە زۆرێک لە بانقە گرنگ و کاریگەرەکانی جیهان هەمویان مەترسیەدەن ینی زەنگی ئاگدارکردنەوەمان پێدەن بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم جۆرە لە دراوی گریمانەی لە بەرامبەر وشیارکردنەوە و ئاگدارکردنەوەی ئەوان بۆ خواست دروستە زیاترە بێ لەسەری هەروەکووتمان لەبەری کە پارەکە زۆرە یعنی خەڵکت بە دوای ئەو خەڵکانی کە ئەیکەڕن خواستیانەوەی لە پڕێکا قانزاجکەن یا قانزاجێکی سەریع بکەن یعنی جیاواز لەوەیکەوە ئەگە بێنێ پرۆژێک دامەزرێنێ یا ڕەنگە ڕوبەڕووی چەندین ڕێکاری یاسایی و کارگێڕێ بێتەوە تاوەکو کارگەیەک پرۆژێک دامەزرێنێ بە تایبەتی لە وڵاتانی کە ڕۆتینی ئیداری زۆرە پێدانی مۆڵەت بە دروستکردنی پرۆژە ڕەنگە چەندین مانگی پێ بچێ گەر نەڵێن ساڵ و زیاتری پێچێ دواتر نوێکردنەوەی ئەم مۆڵەتی ئەم کارگەیە دواتر باجەکان کاخرێتە سەر ئەم پرۆژەیە لە قانزاجەکانی ئەباتەوانێ بەڵام ئەم جۆرە وەبەرهێنان لە دراوە دیجیتالەکانە بە حکمەوەی کە لا مەرکەزیە دیسنترالیزیشنە یعنی ئەمە وا کاتکەوە ئەو کەسێکەوە ئەیکڕێت کەس پێی نازانێ و خازعنیە بۆ باش خازعنیە بۆ کۆنتترۆل و ڕقابەی حکوومەت کەس نازانێ مەسەلەن چەندێکی قانزاج کردووە لەبەرەوە حکومەت ناتوانێت باجی بخاتە سەر لەبەرەوە ئەمە وای کردووەکەوە نەبوونی هیچ بربەستێک یانەوەی کە حکوومەت ناتوانێت لە هیچ شوێنێکی دنیا بێ ینی لە هەر شوێنێکی دنیا بێ ئەتوانێت مامەڵی پێوە بکەکەواتە ئەمەوای کردووەکەوە مادەم لا مەرکەزیە مادەم دوورە لە چاودێر و ڕقابەی حکوومەتەوانێ و هەندێک جارش بۆ هەندێک مامەڵەی تا ڕادێک مەشبوه ڕەنگە بەکار بهێنێ لە هەندێک دۆخە ئەمە وای کردووەکەوە خەڵکێک ڕووبکەنە ئەم جۆرە دراوانە بەڵام ڕووناکات وەکووتمان وەبەرهێنان ڕاستەقینەکە هەندێک جار ڕەنگە هۆکارەکەش ئەوە بێ حکوومەت خۆی هۆکار بوو بێ بۆ ئەوە لەبەرەوەی کە ڕێکارەکانی وەکووتمان دامەزاندی پرۆژە ئەوەی ڕۆتینی ئیداریاتیایە ئەوە کە تعقیدە بێ لەبەرەوە ئەو وەبەرهێنەرە بێزارە بێ لەوەی کەوا دانیشێت پرۆژێک دروستکاو بە و هەموو ڕێکارە کارگێڕیاتێ پەڕێت و دواتر قانزاجەکەی باجێکی زۆری بخرێتە سەرەوە ئەم قانزاجێکی ئەو توی بنەمێتەوە ڕۆکاتە ئەو وەبەرهێنانە داراییانەی کەوا خۆدزینەوە لە باج و ڕسومات ئاسانە تایدا
بەڵێ بێگومان لەم دراوە دیجیتاڵیان وەکومان خازع نییە بۆ چاودێری حکوومەت بەڵام ئەوەی کەوا بانکە ناوەندیەکان هۆشیاری لەبارەوە ئەدەن ینی لایەنێکیانەوەیەکەوە دراوێکێکە لە سمبولی سربەخۆی هەموو وڵاتێک هەموو وڵاتێک دراوی نیشتیمانەکە یەکێکە لە سمبولەکانی سربەخۆیی خۆی و ئەم دراوە بەرپرس لی بانکی ناوەندیە کە بەرپرسە لە بەهای ئەو دراوە بەرامبەر بە دراوەکانی تر لە هێزی کڕینەکەی بڕی پێداویستی لە ناو بازاڕە لەبەرەوە ئەم دراوە دیجیتالیانە جۆرێکە لە چۆنڵین پێشێلکردنی سەروەری بانکە مرکزیەکانیش تا ڕادەیەک پێشێلکردنی سەروەری ئەو وڵاتانە بۆچی چونکە خازع نییە بۆ چاودێری بانکە ناوەندەکان وەکو وتمان و بەرپرسیارەتیشی لە ئەستۆ ناگرێت چونکە ئەم دراوەی کە ئێستا ئەمە مامەڵەی پێوەکەین بۆ وەکو دیناری عێراقی دوجار ئێمە ئەگەر زیانمان لێ بکەوێت لە بەهۆی خودی پارەکە خۆیەوانێ کێ بەرپرسەلەی بانکی ناوەندی عێراقی یعنی دابەزین و نزم بەرزبوونەوەی بەهای دیناری عێراقی ڕوبەڕووی کێ بێتەوە ڕوبەڕووی بانکی ناوەندی عێراقی بێتەوە بەڵام کەسێک کە زیانی لەیەکەوێت لە ئەنجامی مامەڵەکردن بە دراوی دیجیتاڵیوانێ کەس نییە قەرەبووی ئەم زیانەی بۆ کاتەوە یاخود کەس بەرپرسیارەتی ئەو زیانی ئەو لە ئەستۆ ناگرێت چونکە وەکوتمان کەس خاوەندارەتی ئەو دراوە ناکرێت. دکتۆرە بەڕێوەبەری بانقی تەسویی نێودەوڵەتی کە ئەتوانین بڵێین دایکی هەموو بانقە ناوەندیەکانی جیهانە ئەجوستین نووسیوێتی بتکۆین و دراوە گریمانیەکانی تریش تەنها دڵۆپەیەکەن ئەگەر ئەم ڕۆبەیان سبەی بێ ئەم دڵۆپەیە ئەتەقێت و هەموو شتێک کۆتایی پێدێ ئەو کاتە مەترسیەکان چیە بن ئەم هەموو پارێکی لێوێ سەردێ وەکو وان کۆینمان بینی سەرۆت و سامانەکەی لە سەروی 5 میلیارد دلار کۆ کردەوە و لە شەو ڕۆژێکە ڕۆجا نەما و سەرۆت و سامانی و خەڵکە چی لێوە سەردێ خۆی یەکشت هەیە ینی ڕاستە ئەوەی کە بۆ دراوە دیجیتالەکانە وترێ ینی مەترسیەکی فعلەن ینی گەورەیە بەڵام خۆمانە ئەوە نییە هیچ بزنسێکی کەش ینی زیان و ڕسکی نییە بە پێچوان هەموو جۆرە و بەرهێنانێک بەشی خۆی مەترسی هەیە ڕسکی هەیە بەڵام چالاکێت تا چالاکێکی کا فەرقی هەیە تەنان ئەم دراوە لە ئابوووریە قازانج لە ڕیسکەوە دێت ئێمە تەنانەت ئەم دراوەشی کە بەکارێن بەشی خۆی هەر ڕسکی هەیە هەر نەبەیەکێ لە مەترسیەکانی دابەزینی بەهاکەیەتی کە لە دەزانی هێزی کڕینەکەی کاتێک کە پارێکە بێ بۆ بازار شتێکی ئەوتۆ ناکامە خۆی بۆ خۆی مانایوە تۆ زیانێکە پێکەوتو هەموو دراوەکان ڕسکی هەیە ینی تەنان ئەم دراوە کاغەزانەش جاروبارە بیستین کەوا کۆپی کراوە یان ئەگەری کۆپیکردنیە یان چاپی تەزویری لێ دەرچووە ئیلا ئاخری ینی کەواتە هەموو دراوەکانی شەڕ ڕیسکیان هەیە بەڵام فەرقەکە لە چیایە ئەم دراوە یاساییانە ئەوانەی کە بانک دەری کردووە ڕیسکی پارەیەکی عێراقی لەوانەیە تەنها ئەو کەسە زەرمەندە بە یاسا ئەم شتانە هەمووی ڕێکخراوە ینی بەپێی یاسا ڕێگە گیراوە لەوەیکەوە خەڵکانێک بێن دراو ساختە بکەن وەگە دراویان ساختە کرد ڕوبەڕووی یاسا بنەوە ڕوبەڕووی سزا بنەوە بەڵام لە دراو دیجیتالەکانە کاتێک کەسێک فری و ئەدرێ بەکڕینی دراوێک هەروەکو یەکێک لەو بەڕێزانە باسی کرد ینی ئەم دراوانە تایەتی مردووە ینی تایەتی حرەکەی لەسەر نییە ینی قیمەتی ئەوتۆنیە کاتێک کەسێک فری و ئەدرێت و ئەچی ئەی پارەیەکی پێات و ئەی کڕێ مانای وایە زیانی لێکەوتۆ بەڵام دواتر کۆڵە داد بۆ کێ بەرێ چکە لە ناو زۆرێک لە زۆرێک لە وڵاتانی دنیاە لە ناو یاساکانیشە ینی ئەو ئەمانە جێگیر نەکرا یاخو ئاماژەی پێ نەدراوە کاتێک گەرێکی ڕوبەڕووی زیان بۆ یاخو فێڵکردن بۆ لە کڕینی ئەم جۆرە دراوانەیە چۆن حەقی خۆی بۆ وەرەگرنەوەوانە لە هێشتا لە یاساکانە جێ نەکراوەوە لەبەرەوە ئەمە جیاوازە لەوەی کە وەکتمان لە دراوە تەقلیدیەکان ناگەرێکێک ڕوبەڕووی دراوێکی ساختە بوو بێت توانێت بچێت سکاڵا بکە ئەو کاتا و کەسەی کەوا فێڵەکەی لێ کردو ڕوبەڕووی سزا بێتەوانێت بە یاسا ئەمانە ڕێکخراوە. دکتۆرە باسی ئەومان کرد کە مرکزیەتی نییە و مەرجعی قانونی نییە دراوێک یان ئەو شتەی کە ناوی لێ نراوە دراو ئەگەر بۆ سپیکردنەوەی دراو بەکارهێنرا ئەگەر بۆ کۆمەڵێک شتی دەرەوەی بنەمە ئابوووریەکان بەکارهێنرا بۆ خۆتزیینەوە لە باج بەکارهێنرا ئەو کاتە کاریگەری لەسەر ئابووری وڵاتێکی دیاریکراوە بۆ لە هەرێمی کوردستان چیە بێ هەروەکو خۆش بەڕێزت ئاماژت پێەیە ینی ئەمە جۆرێکە لە ینی کوچۆڵین پارەی ئەم وڵاتە ئەڕواتە دەرەوە ینی بە فیرۆدانی سامانی ئەم وڵاتەیە ئەم بەکارهێنانی ئەم دراوە دیجیتاڵیانە جاچ وەکو بۆ مەبەستێکی مەشروع بێواتە مەبەستمانەوەی ینی ڕێگە پێدرابی لە ڕووی یاسا بۆ کڕینی کاڵاو شمەک بێکە بۆ هەندێک کاڵاو شمەک بەکاری ئەتوانێت بەکاربهێنەوەکو ناوەندێکی ئاڵوگۆڕکردن لەوانەشە لە هەندێک وڵاتە بۆ مەبەستی تر بەکاربهێنرێ لەبەرەوەی کە وەکووتمان خاوەندارێتەکەی دیار نییە و لە ژێر چاودێری حکوومەتانە لەبەرەوە ئەکرێ بۆ ئەو جەرائیم اقتصادیانە بەکاربهێنرێ یاخود بۆ ئەو جەرائیمانەی کە بعدێکی اقتصادی هەیە وەکو نمونەی سپیکردنەوەی پارە یەکێکە لەو
بازرگانی مادەوەژبەرەکان بەڵێ ئەمانە یەکێکە لەو بەکارهێنانەی کەەوە تەمانەوەمانە ئەوە نییە کە ئەم سپیکردنەوەی پارە تەنها بەدراوە دیجیتاڵەکان ئەکرێنە نەخێر ینی ئەمە ئەکرێکێکە لە ڕێگاکان لەبەرەوەیکە ینی خاوەنددارێتی پارەکە دیار نییە و لە وڵات دەبرێت بۆ ئەو وڵات بەپێوەیەکەوە کەس پێی بزانرێ لەبەرەوە یەکێکە لە هۆکارەکانانە ڕێگای تریش هەیە بۆ سپیکردنەوەی پارەوە ینیەوە خەڵک وا تێنەگاکە تەنها بەدراوە دیجیتاڵەکان نەتوانرێت سپیکردنەوەی پارە بکرێت. دکتۆرە هەر کۆمپانیایەک وەکو لە ئەوەی فەیسبوکمان بینی هەریەک لە کۆمپانیا گەورەکانی جیهان سەرقاڵی ئەوەن کە جۆرێک لە جۆرەکان پارێکی تایبەت بە خۆیان هەبێ ئەو کاتە ئێمە چۆن بتوانین مامەڵەیەکی دروست لەگەڵمانەکەیە ئەمە شتێکی ترە تاوان نەکتەنها ینی کۆمپانیایەکی ینی بەڵێوەکو فەیسبوک یاخود هەر کۆمپانیایەکی تری ئەوانە تەنانەت هەندێک لەو حکوومەتی وڵاتانی دنیاش لە هەڵی ئەوەدان کەوا دراوێکی دیجیتاڵی بۆ خۆیان دروستکەن ئەمەیان فەرقیە لە سین هەوڵێکی لەو شێوە هەیە لە مالیزیا بە هەمان شێوە لە پێم وابێ لە بەرازیل ینی ئەمانە محاولاتن بۆ ئەوەی کەوا دراوێکی دیجیتاڵی دروستکەن بەڵام ئەمەیان کە حکوومەت خۆی دروستیەکە ئەمایان جیاوازە بۆچی ئەمە ئەتوانین بڵێن پەیوەستە کاغەزەکەیە بەڵام شکلەکەی ئەگۆڕێ شکلەکەی ئەگۆڕێ لە کاغەز و مادیەوە بۆ شتێکی نامادی بۆ ڕقم بۆ ژمارە بۆ کۆدێک یعنی ئەمە حکوومەت خۆی دیسان و لی بەرپرسە دوجار هەموو بانکی مرکزی هەر وڵاتێک ئەو پارەی کە ئەیخاتە بازارەوە بە پێی بڕی شمەک و بەرهەمی خۆماڵی ئەو وڵاتە ئەو پارەی دروست کردووە واتە وڵاتێک ینی بۆی فکرەکە ئاسان کە مۆجارێکی کە بە حاڵەتیان ئەم بەرهەمەی کە لە عێراقا دروست دەکرێت ئەم بەرهەمە هینی خەڵکی عێراقا هەر یەکەی بە شێوەیەک لە شێوەکان بەشداری کردو لە دروستکردنیە هەرێکێک لە ئاست خۆمانەوە ئەبێبی گۆڕینەوە بە پارە کەواتە بانکی ناوەندیەت بە قەدەر قیمەتی ئەو شمەک و کاڵایی کە دروست بووە لە عێراقا بڕێک پارە دینارە خاتە بازارەوە بۆی ئێمە ئەو شمەک و بەرهەمە لە لەبینی خۆمانە کڕن و فرۆشتنی پێوە بکەین ئەگەرزانی زیادە و هەڵاوستانی دروستکردەوە ئەگەر کەم بوو زیاترە خاتە بازارەوە کەواتە بە پێی بڕی بەرهەمێنانە ناتیجی مەحەلیە ئەو دراوەکە دروست کراوە و لە بازرگانی نێودەوڵەتیشا بە هەمان شێوە بە پێی بڕی ئەو شمەک و کاڵا خزمەتگوزاریان کە ئێمە ئەیکڕین یاخود ئەیفرۆشین بە جیهانی دەرەوە پێویستمان بە درای وڵاتانی ترە بێ یاخود ئەوان پێویستان بە درای وڵاتەکەی ئێمە بێ کە پێوتر نرخی ئاڵوگۆڕی دراو بەڵام کاتێک کە وڵاتێک ئەوێ بەشێک لە دراوەکەی بک بە ئەلکترۆنی بە دیجیتالی کەواتە هەردیسانەوە پێوەستە بەچەوە پێویستە بە ئاسی بەرەمی ناوخۆی وڵاتەکەی خۆیەوە ئەمایان مەترسیدار نییە ئەگەر هاتوو بە پێی کوتمانی یاسا و ڕێسا و بانکی ناوەندی خۆی دەری بکە ئەوە یعنی هیچ ڕێگریەکی یاسایی نییە چکە هاوشێوی لە جاتەوەیکەوە بۆ نمونە 5,000 دیناریە یا 10,000 دیناری لە جاتەوەیکەوە بە کاغەز بێ ئەکرێ ئەلکترۆنی دیجیتالی بێ ینی ژمارەیە بێ ئەمان مەترسیدار نییە چونکە دیسانەوە پێوەستە بە بڕی ئەو بەرهەمەی کە خۆیان دروستکراوە پشتیوانێکی هەیە کە لە بانقە پشتیوانەیەک ئاڵتونێکە لە بانقی ناوەندی پشتیوانی لەسەر هەموو شێوەکە خاوەنددارێتیەکەیەتی کە ئەو جیهەتەیەکەوە خۆی کردووە بە خاوەنی ئەم دراوە و ئەگەر فێڵێک لە کەسێ بکرێ یاخود بەشێک لە شێوەکان خراپ بەکار بهێنرێ ئەو گریمانیەکان هیچ کام لەمانەی نییە نابە دڵنیایە تا ئێستا نییە یەک شت هەیە لێرانە ئەم دراوە دیجیتاڵیانە بۆ قانزاش دروست کراوە کە ئەمە بە تەواوی جیاوازە لە فەلسفەی دروستکردنی دراوی یاسایی چکە بانکی ناوەندی هەر وڵاتێک بێ کاتێک کە دراوی نیشتیمانی دروست دەکات مەبەستی دەستکەوتنی قانزاج نییە ڕاستە پارچە کاغەزێک لەسەری نووسرا بۆ نمونە 25,000 دینار یان $100 $100 باشە سیاسەتی ئاسانکاریە خۆ بەهای پارچە کاغەزەکە لانەیە کەمتر لە سانتێکیش بێ وانە یعنی زۆر کەم بێ یعنی لێرانەیە مەبەست لە دروستکردنی پارەکە ئەوە نییە بانکی ناوەندی قانزاچکە لەسەر گیرفانی من و تۆ فلان و فلانکە ئیشەکەن و ئەو ئەرباحی دەستکەوێت نەخێر ئەو وەزیفەی ئەوە لەبەرێک کە درا وەکوتمان بەرامبەر بە سلع و خەدەمات دروست دەکرێەوە وەکو ناوەندێکی ئاڵوگۆڕکردن کەواتە ئەبێ بۆ قانزاج نەبێ یعنی ئەو مؤسسەی کە دەریەکە بۆ قانزاج نییە بەڵام لە دراوە دیجیتاڵەکانە بە تەواوی پێچەوانەیە ئەو جهەتەی کە ینی دەری کردووە یاخود دەریەکات یا دروستیەکە مەبەستی لێ دەستکەوتنی قانزاجە یعنی کەواتە و هیچ بەرپرسیارەتێکی یاساییش نابە دڵنیایەوە لەبەرەوە وەکوتم لە سەرەتاوە هێندەی سەیریەکرێ وەکو یاخو بەکارهێنێ وەکو مەخزن للقیمە واتە بۆ کەڵەکردنی سەرۆت و سامان کۆکردنەوەی سەرمایە دەستکەوتنی قانزاج هێندە وەکو ناوەندی ئاڵوگۆڕکردن بەکار نایەت دکتۆرە وای ئێستا لە 2000 زیاتر هینمان هەیە ئەو دراوانەمان هەیە کە ناوی لە نراوە دراوی گریمانەی هەرێکێک لەم دراوانە خەڵکانێکی زیرەکیان لە پشتەوەیە کە کۆمەڵێک دروشمی زیرەکانە و بریق و باق کە پێشتر خوێندنەوەیکی باشی بۆ باری دەرونی ئەو کەسانە کردووە کە مامەڵی پێوەکەن ئێمە لە هەرێمی کوردستان چۆن نەتوانین بە تایبەتی چینی گەنج کە زۆر مامەڵە ئەکەن بەم جۆرە دراوەوە
لە بەرامبەر با بڵین لاوازی باری دەرونی ئێمە وەکو تاکێک لە هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەو ڕیکلام و بانگەشە بری قوباقانە چۆن بتوانین بە جۆرێک مامەڵە بکەین کە مامەڵەیەکی تەندروست بێ نەکەوینە ژەر کاریگەری ڕیکلام و بانگەشەی گەورەوە بۆ نموناڵێ لە ماوەیەکی کەما ببە بە ملیۆنەر قازانجێکی زۆر بەدەست بێنە بە کەمترین کات ئەو فڵان کەس بوو بە ملیۆنەر تەماشاکەن خاوەنی کۆمپانیای تێسلا بە یەک بتکۆین کە لەسەر بیۆکەی نووسیوێتی لە ماوەی هەفتە و دوو هەفتەیەکە 500 ملیۆن دۆلار قازانجی کردووە بتکۆین ئەم قسانە قسەی خۆشن بەڵام بۆ ئێمە تا چەند بەزەرە دەشکێتەوە گەر نەزانین هەروەکو لە سەرەتاوتمان مەسەلەی هۆشیاریە هۆشیارەکە زۆر گرنگە ینی ڕەنگە ئەمە لای کەسێک کە شارەزایی نەبێت یاخود ئاسی هۆشیاری بەرزی نەبێت لەسەر ئەم مامەڵەکردنە ڕەنگە بکەوێتە داوی ئەم جۆرە فریودانەوە بەڵام تاکێکی هۆشیار بێگومان ناکەوێتە ئەو داوە ئەمە نەکە تەنها بۆ دنیا دیجیتالی ڕەنگە بۆ زۆر شتی تر یان لە دەوروبەرمان یعنی تەنها بۆ کاڵاکان بۆ شمەکەکانی تر بۆ جلوبەرێک بۆ خواردن بۆ ئۆتۆمبیل بۆ موبایل بۆ هەموو کەرستەکانی تری دەوروبەرمانە بینی ئەم جۆرە ڕیکلامانە هەیە بەڵام ئێمە تا چەندێکی پێویستمان پێێتی وانە تا چەندێکی لەگەڵ خواستی ئێمە یاگوجێ خۆ ئەوە ناکرێ هەر شتێک کە ڕیکلامی بۆ کرا کڕیار ڕابکە یەکسەر بچێ بیکڕێ بەڵام زۆر گرنگە بزانێ ئایا ئەوە بۆ پێویستی ئەو پڕکاتەوانێ ئایا ئەو پێویستی بەوەیە ئەم دراوە دیجیتالیان واتە مامەڵەکردن کاسبیکردن نابێتەنە حەزێک بێ هەبێ وشیاری و ئەزمون بێت بە تایبەتی ئەمە وەکو هەر لە سەرتاوە منیش ئەو بەڕێزانش کە قسەیان لەسەر کرد ینی پێویستی بە شارەزایی هەیە ینی بە لێزانین هەیە ینی بەبێ شارەزایی بەبێ خوێندنەوەی ئاماژەکان ئاماژەدارایەکان پێوەرەکان مؤشراتە اقتصادیەکان ناکرێ هەرەوەی کە مەبلەغی پارەی پێوەکسەر خۆی بخاتە ناو ئەم جۆرە بازاڕانەوە و لە پڕێکە خۆی بەمایە پوش ببینێتەوە بۆچی چونکە وەکوتمان ئەمانە خەڵکانی زیرەکی لە پشتە ئەگەری ئەوەیە قەرسانە هەروەکو بەڕێز دکتۆر باسمیش باسی کرد ینی قەرسانەی تیجاری یاخود قەرسانە هەیە یعنی وا بڵێن هاکردن هەیە ئەگەری ئەوەیە کەسەکە شارەزاش بێ بەڵام خەڵکی لەو شارەزات و زیرەکترا بێ بتوانێت ئەو بەڕاستیدەیکەوە ئەو کوی کردوتەوانە لە تۆڕی ئەنتەرنێتە پارێزراوە بۆ خۆی بەرێ ینی کەواتە لێرانەیە حەقی ئەو کەسە ئەفەوتێ لەبەر ئەمانە هەمووی پێمانەڵەیە کەەوە مامەڵەکردن بەم جۆرە مامەڵانەیە خو بەم جۆرە دراوانەوە پێویستی بە شارەزایی و لێزانین هەیە نابێ هەر لە شارەزایی و بەس مجەڕەتکەوە ڕیکلامێک هەیە شتێک هەیە مجازەفە بک بۆ بڕەپارەی کۆی کردوەوە کە زۆربەی کات ئەمانە ڕەنجی بەرهەمهێنانە کارکردنە شەو نخۆنیە کارێکی کردو ئەو بەرهەم ئەو داهاتی دەستکەوتووە باشترین بژاردەژەوەیەکەوە بگەڕێتەوە بۆ بەرهێنانی ڕاستەقینە ڕەنگە کەسێک گەنجێک بە تاقی تەنیا ئەوەندە بڕەپاری پێ نەبێ کە بتوانێت بۆ خۆی پرۆژەی دابمەزرێن بەڵام ئەکرێ بە هاوبەشی لەگەڵ چەند کەسێکی تری هاوڕێی خۆیان ئامۆژگاری بەڕێستانە بۆ خەڵکی کە مەبلەغێکی کەم پارەی پێ لە جیاتی ئەوەی کە بڕات بۆ ئەو جۆرە دراوانەی کە ناوی لێنراوە دراوە گریمانەیەکان پرۆژەیەکی هاوپشتیان هەبێت هەم بەشداری ئەبێتە هۆی ئەوەیەوە بەگەرخستنی هۆکارەکانی بەرهەمێنان هەری کارکردن بۆ خۆی بۆ چەند کەسێکی کە ئارەخسێ لە دەرەنجامیشە بەرهەمی ناخۆی زیاکاوە وکوتمان ڕێژە بێکاری و هەژاری کەمە بێتوانێت لانی کەم تا ئەو دۆخەی کەوایە خۆ تاگەینە قۆناغێکی واکە ئایندە بۆ ئەم جۆرە دراوانە زیاتر ڕوونە بێتوانە یاخود با بڵین حکوومەت یاخود بانکی ناوەندی یان دەوڵەت بە شێوەیەکی گشتی موقفێکی یاسایی ئەبێ بەرامبەر بەم جۆرە دراوانە چونکە بمانێ نەمانێ ئایندە بۆ هەر بۆ گەشەی تەکنۆلۆژیای ینی خۆ گەشەی تەکنۆلۆژیا لە قۆناغێکا ناوەستێ بەڵکو لە ئایندەیە ڕەنگە ئەم دراوەی کە ئێمە چەندین ساڵە بەکارگێنین لە ئایندەیە وای لێبێ ئێمە پێویستمان بەم جۆرە دراوە نەبێ هەمووی بێ بە ئەلکترۆنی بەڵام ئەمە هەوڵێکی ئەبێ چی بێ گشتگیری بێ ئەوە نییە ینی بە تەنها یەک وڵات بتوانێت ئەم کارە بکە یاخود کۆمەڵە خەڵکێک ئەمە بکە بەڵکومە پێویستی بۆ بە یاسا و ڕێسا هەیە ڕێک بخرێ لەبەرەوە تا ئەو قۆناغە ئەکرێ هێشتا بەردەوامی لەو بەرهێنانی ڕاستەقینە من کاتی بەرنامەکەم تەواو بووە حەزم کرد گوێم لە دوای وتەی بەڕێستان بێ پێش کۆتایی هێنان و خواحافیزی کردن دەستان خۆش بێت وەکووتمان ئەم بابەتە پێویستی بە شارەزایی و هۆشیاری زیاتر هەیە و هیوادارم لە ئایندەیە بتوانرێت بەرنامی زیاتری لەسەر بکرێتەوە وەکو ڕۆژ بە ڕۆژ هۆشیاری زیاتر بتوانرێت بڵاو بکرێتە ناو کۆمەلگایە و بتوانن خەڵکانی ئێمەش مستەفید لە داهێنانە نوێیەکانی تەکنۆلۆژی. زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ بەڕێز دکتۆرە نەرمین معروف ڕاگری کۆلێژی بازرگانی زانکۆی سلێمانی و پسپۆڕی دارایی و بازرگانی نێودەوڵەتەکان بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا بەم شێوەیە دێینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەی ژێرخان تاوەکو هەفتەی داهاتوو دێینەوە خزمەتان تاوەکو کاتە بەخوای گەڕێتان ئەسپێرین و خواتان لەگەڵ.